لە دژی دواکەوتنی کۆنگرەی سەندیکاکەیان ژمارەیەک لە پارێزەرانی ناڕازی لە بەردەم سەندیکای پارێزەران گرتبنەوەیەکی ناڕزایەتیان ئەنجامدا و داوایان کرد لە ناو سەندیکاکەیان ڕێز لە یاسا بگیرێت. سەندیکاشیان بەوە تۆمەتبار کرد کە بووەتە شوێنی پێشێلکردنی یاسا و شکاندنی شکۆی پارێزەران. جێی داخە وەکو هەموو کایەکانی تر لە کوردستان سەندیکای پارێزەرانش بۆتە شوێنی پێشێلکردنی یاسا و دەستوەردانی حیزب لە کاروباری سەندیکا و پیشەیی و ئەم توێژە کاریگەری کۆمەلگا نمونەیەکی یاسایی و جوان بێت بۆ توێژەکانی تری کۆمەلگا. ئێمە وەک پارێزەرانی کوردستان وێڕ ئیدانەکردنی ئەم بڕیاری ئەنجومەنی ئێستای سەندیکا داواکارین. یەکەم بە زووترین کات هەڵبژاردنی نێردەری پارێزەران و کۆنگرە ببەسرێ. دووهەم گێڕانەوەی گژم و چەو دەرماڵە و ئیمتیازاتی سەرۆک و ئەندامانی ئەنجومەن و سەرۆکی لقەکان کە لە ماوەی ناسایی وەریان گرتۆ بۆ سندوقی سەندیکای پارێزەران. ئەوی زیاتر لە ساڵێکە سەندیکای پارێزەرانی کوردستان شەرعیەتی لەدەستداوە دەبوا کۆنگرە ئەنجامدا و هەڵبژاردن ئەنجامدا، بەڵام بە چەند پاساوێک و بە چەند هۆکارێکی نایاسایی و ناشەرعی چەندین جارە دوا دەخرێتن. مەبەستی تایدا زیاتر مانەوەیە لای لە کورسیەکە و لەو و سندیکای سێمانکە درێژ کراوەتەوە بە نایاسایی و لە دەرەوە یاسا یاساکە هیچ مەزاری نەهێشتەوە، یعنی بەڕوونی یاسای کاری پارێزەرایەتی ئاماژەی بەگرتنی بە ئەنجامدانی و هەڵبژاردنەداوە. لەبەر ئەوە ئێمە ئیدانەیە و بێباکیەکەن لە جێبەجێکردنی یاسا و نیگەرانی و ناڕازین و داواکارین سندیکا بێتە ژێربار بۆ ئەوەی یاسا جێبەجێ بکات و هەڵبژاردنەکان ئەنجام بدات. بەشێک لە پارێزەرانی ناڕازی ڕایدەگەێنن پێویستە بە زووترین کات ئامادەکاریەکانی بەستنی کۆنگرەی پارێزەران دەست پێ بکات و ڕێگە لە دەستوەردانی حیزبی بگیرێت بۆ ئەوەی کاروبارەکانی سەندیکا بۆ خزمەتی گشتی بەکار بێت نەک بەرژەوەندی کەسی و حیزبی. نەقیبی سەندیکای پارێزەرانیش ئامادە نەبوو هیچ لێدوانێک سەبارەت بە هۆکاری ئەنجام نەدانی کۆنگرە لە کاتی خۆیدا بدات. هەڵبژاردن بۆ کۆنگرە و وەبەستنی کۆنگرە دواهرێت ئەویش لەسەر بەڕیاری دوولایەنی حیزب کە هەموو مافەکانی پارێزەرانیان پێشەر کردو بی لە هیچ بەهایەکی پارێزەرایەتی مهنەی پارێزەرایەتی ناکەنەوە. بەپێی ئەو ڕێکوتنەی کە خۆیان ڕێکوتن ئەبووایە 18/3/2019 کۆنگرەی پارێزان ببەسرایە، بەڵام بەداخەوە دووبارە بە ڕێکەوتنێکی خۆیان هەردوو حیزبی دەسەڵاتدار کۆنگرەی پارێزەران دواخرا بۆ مانگی 6. کۆنگرەش ناتەنها هەڵبژاردن دواخرا بۆ مانگی 6 تا ئێستا وادەی بەستنی کۆنگرە نازانین. بەسەرچوونی مدەی سندیکای پارێزەران بەڕاستی کاری سێ لە وڵاتەکە ڕوو دەداتن. ئەم سندیکایش تەمسیلی ئەوە دەکاتن زیاتر باڵادەستیەکە پارتی و یەکێتیە بۆیە کە لە سەر و ڕێک نەکەوتبوون ئەوانش لە ژێر و نیان دەتوانین ڕێککەون، بەڵام ئێمە تەمەنا دەکەین کارچی زوو ئەوانش ڕێککەون چکە ئەوان لەو لای ڕێککردن لە سەری باوانش لە ژێر ئەو ڕێککەون. سەندیکای پارێزەرانی کوردستان بەپێی یاسای پارێزەرایەتی کوردستان کار دەکات بە گوێرەی مادەی 48 ئەو یاسایە. ماوەی کارکردنی ئەنجومەنی سەندیکا 3 ساڵە. لە مانگی 3 ساڵی 2018ەوە ماوەی کارکردنی ئەنجومەن کۆتایی هاتووە، دەبوایە پێش 19 ئازاری 2018 هەڵبژاردننی کۆنگرە و دەستەی گشتی ئەنجام بدرێت، بەڵام تا ئێستا ئەو کاران نەکراوە. بەمەش سەرۆک و ئەندامانی سەندیکا و دەستەی خانە نشینی پارێزەران ماوەی یاساییان تەواو بووە، کەوتونەتە بۆشایی یاسایی. پارێزەرانی ناڕازیش دەڵێن ئەو کارەی بەرپرسانی سەندیکا کاریگەری زۆر خراپی کردوتە سەر شکۆی سەندیکای پارێزەران. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.